ئەوەی کە ئێمە تۆمارمان کردەوە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە ماوەی ساڵی 2021دا 412 پێشێلکاری دژ بە میدیاکاران و دەستگاکانی ڕاگەیاندن لە عێراق و هەرێمی کوردستان تۆمار کراوە. ئەو 412 پێشێلکاریە تەنها دژ بە دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانانن، بێگومان دەیان پێشێلکاری تریش هەیە کە دژ بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، خۆپیشاندەران، چالاکانی مەدەنی ئەنجام دراون. ئەو پێشێلکاریانەی کە دژ بە دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسان ئەنجام دراون بەم شێوەی خوارەوەی. زۆرترین پێشێلکاری بریتی بووە لە ڕێگریکردن لە ڕووماڵ کە بریتە لە 206 پێشێلکاری. پاشان 58 کەیسی پێشێلکاری تۆمار کراوە وەکو دەستگیرکردن و زیندانیکردنی ڕۆژنامە نووسان بە پێی بڕیاری دادگا. 51 کەیسی دەست بەسەرکردن هەیە، دەست بەسەرکردن کە بەبێ بڕیاری دادگا ڕۆژنامە نووسان دەست بەسەر کراون. 49 حاڵەتی هەڵکوتانە سەر میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن یاخود داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندن تۆمار کراوە. 31 حاڵەتی پەلاماردان تۆمار کراوە. 15 کەیسی هەڕەشە و سوکایەتی پێکردن دژ بە ڕۆژنامە نووسان تۆمار کراوە. 1 کەیسی هەوڵی کوشتن دژ بە ڕۆژنامە نووسان لە ساڵی 2021 تۆمار کراوە. 1 حاڵەتی ڕفاندنی ڕۆژنامە نووسیش لە لای ئێمە تۆمار کراوە.